زۆربەی گوندەکانی هەورامان لە ناوچە شاخاویەکاندا هەڵکەوتوون. بەڕەنجوشان و بازووی باخەوانەکان بە بەکارهێنانی سەرچاوئاویەکان بە درەخت ڕازێنراونەتەوە. ئێستا وەرزی نەمام ناشتنە. لە زۆربەی گوندەکانی هەوراماندا گەنجەکان بە خۆبەخشانە و پێکەوە کۆ دەبنەوە و ڕێگای گوندەکانیان سەوز دەکەن. ئێمە لام ساڵا دەستمان کرد بە نۆژنکردنەوەی ئەو ڕێگەی کە دەستمان پێ کردووە کە 8 کیلۆمەتر بوو، هەنێکمان فەوتا بوو، هەنێکمان ئاگر سووتان دەبووی، هەنێکمان ئافات لە ناوی بردبوو. بە هیمەتی خۆمان بەوەی کە بە کۆڵ نەدەین، بەوەی کە پرۆژەکەمان بگاتە کام و ژینگەمان سەوز بکەین، دووبارە دەستمان کردەوە بە ناشنەوەی نەمامەکان و شوێنانی کە نەمامەکانمان فەوتاوە. گەنجەکان سەردانی دام و دەستگا حکومیەکان و بەرپرسە حکومی و حیزبیەکان دەکەن، داوای هاوکاریشیان لێ دەکەن. ئەم گەنجانە 2 ساڵە سەرقاڵی نەمام ناشتنن. ئەوان دەڵێن خۆبەخشانە دەیانەوێت ژینگەیەکی جوانتر بە ناوچەکەیان ببەخشن. پرۆژەکەی ئەمە خۆشەکەی لەوایە کە خۆبەخشی ئەم خۆبەخشە بەڕاستی چێژمان پێ ئەدات کە زیاتر کارکەین. هیوامان وایە هەمومان بیپارێزین، هەمومان لە خزمەتکردنی ژینگە بەردەوام بێت. ڕۆژە ژینگەیەکان لەم وەرزەدا و لە زۆربەی باخچە و پارک و گوندەکان لە هەڵەبجە و هەورامان ڕێکدەخرێن کە زۆربەیان لەلایەن خۆبەخشەکانەوە بەڕێوە دەبرێن. بەڵام شارەوانی هەڵەبجە هاوکاریانە. سەرۆکی شارەوانی هەڵەبجە دەڵێ ڕێژەی سەوزایی بۆ پارێزگاکەی ئێمە زۆر پێویستە و گەر خۆبەخشەکان نەبن ناتوانین وەکو پێویست ڕێژەی سەوزایی زیاد بکەین. ئێمە ژۆک و خۆمان کەم تا زۆر توانیمانە هاوکاریان بکەین لە هەر کارێک کە پێویستیان بە ئێمە بوو بێت داوایان کرد بێت. تەنانەت بۆ ئەوەی ڕێگەی نەوڕۆڵی من بۆ خۆم پێم وا بۆ نزیکەی بیزنەمان بوو، هەروەکو بۆ دەستخۆشیەک بۆ ئەوان بە ناشنی بیزنەمان لەگەڵیانە هاوکار بووین. بەسپاسەوە توانیویانە ئیشێکی زۆر باش بکەن لە بواری خاوێن ڕاگررتنی ژینگە. بۆ خۆتان ئەزانم بەهۆی ئەو تاوانی کە بەسەر ڕابردوو بەسەر هەڵەبجەیە هاتووە، تاوانی 88 کاریگەری چەند لەسەر مرۆڤەکان هەبوو، ئەوەنەش لەسەر تێکدانی ژینگە هەبوو. بۆیە گرنگە هەر هەمومان هەوڵ بین ژینگەکە خاوێن بکەینەوە بە ناشنی نەمامێکیش بێ. لە ماوەی ڕابردوودا چەندین لێکۆڵینەوەی ژینگەیی تایبەت بە ژینگەی هەڵەبجە لەلایەن ڕێکخراوە بیانیەکانەوە ئەنجام دراون، بە تایبەتتر لە دوای کیمیابارانکردنی هەڵەبجەوە بە مەبەستی زانینی ڕاددەی مانەوەی کاریگەری ئەو گازانەی کە لە ناو پارێزگاکەدا تاقیکراونەتەوە. بەڵام تا ئێستا هیچ کام لەو ڕێکخراوانە ئەنجامی توێژینەوەکانیان بۆ ئیدارەی هەڵەبجە نەناردووەتەوە. ساڵانەش بە ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە هەزاران دۆنم لە پوش و پاوان و دارستان لە پارێزگاکەدا دەسووتێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.